ئێمە لە شاری سلێمانیە لە 2019 بڕیارە لە وەزارەتی ناوخۆ دەرچوو لە 2020 وەزارەتی گواستنەوە گەیاندن کەوتە جێبەجێکردنی بڕیارەکە لە 2020 هەتا ئێستا ئەو 2024 ئەم لۆگۆیە پێدانی لۆگۆ بەردەوامە لەبەرەوەی ئێمە تەکسیەکی زۆرمان هەیە 28,000 تەکسی لە سلێمانیا هەیەبوونی هەیە ئێمە 25,000 فۆرممان تەوزیع کرد دوایی بە دوای 25,000 فۆرمەکە تەکسیەکانی کەش هاتوون لە گەراجی بەغا لەوێ لە کۆمپانیاکە و لە نووسنگی گواستنەوەی ئەوێ مەعامەلاکەن ئێستا حدودی 26,000 تەکسیەک تەواو بووە کەمیەیەکی ماوە کە تەواو بوو هەتا ساڵی تازە ئیشاءڵڵا ئەترەکەوتە سەر شانی بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانی دەستکا بە ئیجراعات ئەوەی لۆگۆی شینی پێەیە هی ناو شارە ئەوەی لۆگۆی قاوەی پێ هی دەرەوەی شارە ئەمەی لۆگۆی شینی پێ بۆی نییە بچێتە دەرەوەی شار ئەوەی لۆگەی قاوەشی پێوەیە بۆی نییە بێتە ناو شار بەس ئەم بڕیارە ئەو کاتێک کە جاوە تەواو جێبەجێ بوو کراوتەوە بوو ئەکەوتە سەر بەڕێوەبەرایەتی هاتوچووی سلێمانی وەڵڵاهی هیوایە زانیاری یعنی تقریبا لە 100% لە بەروی پاریش هەمان شت ئەوە قەرار دراکە لە ساڵی تازە جێبەجێ بکرێت نەچوە بواری ئێستا بۆ ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی داوای لە هاتوچووی سلێمانی کردووە لە بەروی کەشتەکە بەرەو تەواوبوون ئەڕواهی شێش و گرفتێ نەماوە داوای ئەوەکەن ئیجراعاتەکان سەر بگرێت